لە کشێکی زستانە و لە نێو باخچەی نێرگس لە فستیڤاڵی گراند بۆلیڤارد سڵاوێکی گەرمتان لێبێت و ئەم کاتتان باش بێت بێگومان هەمیشە و بەردەوام دەستگای میدیای کورسات بینەرە عەزیزەکان و هاوڵاتیانی خۆشەویستی لە یاد نەکردووە لە ئەنجامدانی تەواوی چالاکی و فستیڤاڵەکان هەڵبەت هەمووان ئەزانین نزیک ئەبینەوە لە بەڕێوەچوونی ئاهەنگەکانی تایبەت بە سەری ساڵ هەر بۆیە خۆشبەختانە لە نێو فستیڤاڵی گراند بۆلیڤارد توی خۆشەویست ئەتوانی بیت شەوانە کاتێکی خۆش وەرگری چێژێکی تەواو ببینی لەگەڵ تەواوی دۆست و ئازیزانتە هەڵبەت ئەم فستیڤاڵە بۆ ماوەی چەند ڕۆژێک بەردەوامی ئەبێت ڕۆژانە لە کاتژمێر 5 ئێوارە تاوەکو 11 شەو بەردەوامی هەیە ئەم کوشکانی کە لێرە ئەیبینن بە نزیکەی 50 کۆشک کابراندە جیاوازەکان بازاری تەواو ئەکەن بۆ بەرهەمەکانیان بۆیە توی خۆشەویست وەرە بۆ ئێرە خواردن و خواردنەوەکان لەگەڵ دۆست و ئازیزانتانە نۆش بکە و لە هەمان کاتە کاتێکی خۆش وەربگرە جگە لەوەش یەکترناسینێکی زۆر باشە بێت لە نێوان تەواوی براندەکان و هاوڵاتیانی ئازیزە بێگومان ئەم کۆشکانی کە لێرەیە بابزانین زیاتر بەچی بەشداریان کردووە لە نێو ئەم فستیڤاڵە و تا چەندە ئەم فستیڤاڵە دەرفەتێکی زۆر باشە بۆ ئەوان خاتونی گوڵ سڵاو چۆنێ سەرتا پێم بڵێ فستیڤاڵی گراند بۆلیڤارد با سپۆنسەری دەستگای میدیای کورسات چۆن ئەیبینی کە تویەکی خاوەنکار بەشداریت کردووە لە نێو فستیڤاڵەکە ئێمە وەکو خاوەنی شیرینی گراند بیکەری لێرە بەشداری لە فستیڤاڵی سەری ساڵی نوێی گراند بۆلیڤارد کە فستیڤاڵێکی زۆر باشە بۆ دەرخستنی جۆش و خۆشی هاوڵاتیان بۆ پێشەوازیکردن لە ساڵی نوێ شیرینیەکانتان چی و چیە تایبەتە بە ساڵی نوێ؟ بەڵێگیان ئەم شیرینیانەمان هەیە کە ناوەکەی چۆکلێت و کێکی تایە ئەمانە شیلکن ئیتر هەمووی بۆ ساڵی نوێ دیزاینمان کردوون زۆر باشە دەستان خۆش بێ زۆر سپاس بێگومان هەڵبەت هەر کەسێک کە هاتە ئێرە کۆمەڵێک گەرمکەرەوەی زۆر باشی لێ هاوکارم کاکیە منیش هەندێک لە وێنەکانمان بۆ بگوازێتەوە هاوڵاتیانی خۆشەویست کاتنە ئێرە بە هیچ شێوازێک سەرمایان نابێت و هەم برسیشیان نابێت لە بەرەوەی خواردن و خواردنەوەی زۆر بەتام و بە چێژی لێیە ئەمە قسەی خۆم نییە ئەوە تا تەواوی کۆشکەکان شایەتی ئەوەیەن لێرەش کۆمەڵێک لەو خواردنە جۆرا و جۆرانەمان یاخود ئەو خواردنە جۆرا و جۆرانە ئەبینین لێرە کە هەمیشە براندەکان ئەیانەوەی جیاوازەکان پیشانبن خاتونی گۆڵ سڵاو لێبێت خاتون چۆنی؟ سلام باشی زۆر سپاس پێم بڵێ ئێوە بەچی بەشداریتان کردووە؟ بە مینتی بە پیتزا و پاستا و ئەمڕۆ بەوە بەس خۆمان زەڵاتەشمان هەیە لێ زۆر باشانجا بێگومان ئەم خواردنش لەلایەن گەنجەکانەوە زۆر خواستێکی زۆری لەسرە تا چەندە زیاتر هانی تەواوی گەنجەکان یا ئیسا بینین تەواوی خوێندنگاکان دەوامیان وەستاوە پشووە هانیانی زیاتر بێن سەردانی ئەم جۆرە فستیڤاڵانە بکەن خۆشە نزیک سەری ساڵە جۆگۆڕینێکە خواردنی جیاوازی لێ شتی جیاوازی لێیە جۆیەکی خۆشە بینێنیان ئەگەر بێن و سەردانگەن بەتایبەتی ئێمەش کە شتی جیاوازمان هێناوە هەموو بە مێنوویەکی تاڵ جیاوازەوە هاتیم وێرە زۆر باشە دەستان خۆش بێ با لە کارتان نەکەین سپاس بۆ ئێوە دەست خۆش بە خاتونی گوڵ زۆر باشە دیارە ئێستا زۆرێک لە هاوڵاتیانی خۆشەویست سەرقاڵی ئەوەن بۆ ئەوەی چێژ وەرگرن لە ئەوەی کە هاتوون بۆ نێو فستیڤاڵی گراند بۆلیڤارد و کاتێکی خۆش بەسەرەبەن کاکە ئەم کاتەوە باش هەموو کاتێکت باشی شیرینیەکانی ئێوە تایبەتە بە ساڵی نوێ و هەندێک شیرینی جیاوازی شەبێت ڕاستەکەی وەڵا وەکو بیکەری وەکو شیرینی بەشداریمان کردو مارز بیکەری بڕاندی قاوەی خۆشمان هەیە بە قاوەش هەمانە زۆر باشە تا چەندە ئەم فستیڤاڵانە بۆ ئێوە ناساندنێکە بتوانن لە نزیکەوە هاوڵاتیانی خۆشەویست ببینن فستیڤاڵێکی تابلی تایبەتە زۆر هەمووتان وەرن بۆ بۆلیڤارد زۆر سپاس دەکەم مەمنون لێرەش ئەبینن هاوڵاتیان بە جۆرێک لە جۆرەکان جگەلەوەی کە باسمان کرد خواردن و خواردنەوەکان لێرە زۆر بە جیاوازێکی زۆر و بە شێوازێکی سەرنجڕاکێش ئامادەکراوە بۆ هاوڵاتیانی خۆشەویست هاوڵاتیانیش پەیتا لەم جەوە زستانەیە ئەیانەوێت بێن تامی خواردنە جۆرا و جۆرەکان بکەن لەبەروی هەمیشە لە کەشە ساردەکانە چێژوەرگرتن لە خواردنەکان تامێکی جیاوازتری ئەبێت ماشەڵڵا قەرباڵغەیەکی زۆریش ئەبینین لێرە با بچینە لای ئەم خاتونانە بازانین کی ئامادەیە سڵاوتان لێ بێت ئەم کاتتان باش بێت ئەگەر خاتونی گوڵ بێتە لامان لێرە خواردنەکان بە تەواوی ئامادە کراوە هەم لە یاپراغ و خواردنە کوردەوارەکانی دیکە سڵاوت لێ بێت زۆر سپاس دەکەم پێم بڵێ خواردنە کوردەواریەکان لێرە
خواستێکی زۆری لەسرە بەڵێ بە دڵنیاییەوانە ئێمە وەکو ڤینۆس فود یەکەمین و گەورەترین چێشخانەی داواکارین هەموو کاتێک لە هەموو فیستیڤاڵەکان بەشدارین سلێمانیش بە ناسراوەکە خەڵک خۆشخۆرە و حەزیان لە خواردنە بۆم جەوە ساردەش ئێمە لێرە کفتەی سابوونکەران و گیپەمان هێناوە توانی ئەگەر سەری من بەڵێ. باشە زۆر باشە دەستان خۆش بێت کەواتە تەواوی ئەو خواردنانەیە کە لە وەرزی زستانە خواستێکی زۆری هەڵدا بەڵێ هەمووی خواردنی کوردەواری و خەڵک زۆر خواستی لەسەرە سپاس بۆ تۆ مەمنون بەبچینە لای بەشێکی زۆر لە بەشداربووان و هاوڵاتیانی خۆشەویست سڵاوتان لێ بێت کاتۆ باش باشی تازە هاتمە لاو پێم بڵێ ببوورە نانی شەخۆی ئافێتە بێ تا چەندە ئەم فستیڤاڵە بۆ تۆ چێژی لێبینی والله زۆر خۆشە ئەتۆم قسەکەم ناتوانم وڵات تازە کامێرە لەسەر باشە پێمان بڵێ فستیڤاڵی گراند بۆلیڤار تا چەندە هاوڵاتیان دەتوانن بێن لێرە کەشێکی جیاواز وەرگرن وڵایی زۆر یعنی فستیڤالێکە ئەتوانێت ینی ئایلەش بێت بۆ ئێرە زۆر خۆشە و هادی ئەو بەڵێ زۆر باشە دەست خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەم لە کاتمان گرتی سپاس بۆ بەڕێزت بێگومان لێرەش هەندێک لە هاوڵاتیانی خۆشەویست لە نزیکەوە هاتوون لەبەرەوەی هەر کۆشکە و یاخود لە هەر بەشێکی بەردەم کۆشکەکانە مێزی تایبەت ئامادەکراوە بۆ هاوڵاتیانی خۆشەویست و بۆ تەواوی ئەو ئامادەبوو میوانانی کە لێرە ئەیانەوێت کاتێکی خۆش بەسەر بەرن باسپۆنسەری دەستگای میدیایی کورسات فستیڤاڵی گراند بۆلیڤارد بە درێژایی ئەم چەند شەوال لە کاتژمێر یاخود لە سەعات 5 ئێوارە تاوکو 11 شەو بەردەوامی هەیە و توی خۆشەویستیش ئەتوانی بیت سەردان بکەی لە نزیکەوە خواردن و خواردنەوە بەتامەکان لەگەڵ دۆست و ئازیزانتانە نۆشی بگەیت هەمیشە تەندروست باش بن و کاتێکی خۆش و ئارام بۆ ئێوە